هێزەکانی پێشمەرگە فەرماندە و سەربازە گیان لەسەر دەستەکان فەربوون گوێ لە ئەحمەدی حاجی ڕەشید بگرن و ببینن کە چۆن لە بەغدا نوێنەرەکانی ئەو حزبانەی کە زوو ناوی ئێوە و حزبەکانیان بەیەکەوە دەبەستنەوە و بەحساب ئێوە بەهێز و پێشمەرگەی خۆیان دەزانن کەچی بێ بەرامبەر دەنگیان بە یاسای حەشدی شەعبی داوە لە کاتێکدا فراکسیۆنی کۆمەڵ بەمەرجی گرتووە ئەگەر حەشدی شەعبی بکرێت بە یاسا دەبێت هێزی پێشمەرگەش یاسا و بودجە و پشکی هەبێت لە کاتی دەنگدان بە یاسای حەشدی شەعبی لە مانگی 11 ساڵی 2016 تەنها 2 فراکسیۆنی کوردی دەنگ بە یاساکە نادەن ئەوانیش فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوو بوون لە کاتی یاسای حەشتی شەعبیە من یەکێک بووم کە لەوانە داکۆکیمان کرد لەسەر ئەوەی کە ئەگەر ئەیڵن یاسای حەشتی شەعبی تێبپەڕێت با لە مقابلە یاسای هێزی پێشمەرگە تێپەڕێنین و بیخەینە پەرلەمان بۆ ئەوەی چونکە ئەو یاسایە کە هەیە و باسی پێشمەرگەیەکە بە حرەز ئەقلیم با بیکەینە چوارچێوەی یاساییەک چۆن ئەوان بە چوارچێوەی یاسای حەشدیان کرد بە مەسەلەیەکی قانونی با ئێمەش بیکەینە مەسەلەیەکی قانونی و ساڵانە ئەو بڕەپارەی تەرخانەکرێت کە نزیکە بێتەوە لە 3 تریلیۆن دینار بۆ حەشتی شەعبی بە هەمان شێوەی استحقاقی پێشمەرگە کاتێک کە هیچ بکرێت بۆ پێشمەرگە ئێمەش ئامادەم نین لەو یاسایی کە بۆ حەشتی شەعبی ئەکرێت واژووی لەسەر بکەین و دەنگی لەسەر بدەین دوو تاکە هێزی سیاسی کە دەنگمان نەدا بە یاسای حەشتی شەعبی فراکسیۆنی کۆمەڵی ئێمە بوو لەگەڵ فراکسیۆنی برایانی یەکگرتوو ئەگینا ئەو سێ هێزە سیاسیەکە هەر سێکیان دەنگیان داوە بە حەشت کە ئێستا بە کوردی قسەیان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بە کوردی قسەیاڵێ بە حەشت یەکێک بوو لەو هێزانەی کە دەنگیاندا لەسەر حەشتی شەعبی هەر ئەمەش نا بەڵکو لە پاشەوەی ماوەی نزیکەی 12 ساڵ بوو پشک و بودجەی پێشمەرگا لە بەغدا بڕدرا بوو هاوڵەکانی فراکسیۆنی کۆمەڵ و بەتایبەت ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران بڕی 68 ملیار دیناری مانگانە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2019 عێراق بۆ هێزەکانی پێشمەرگە تەرخان کرا تەنها بەو مەرجەی کە حکومەتی هەرێم ئامار و داتای هێزەکانی پێشمەرگە ڕەوانەی وەزارەتی بەرگری عێراق بکات بەڵام حکومەت کە باکی بە ژیانی پێشمەرگە نییە تەنانەت یەک ناویشی بۆ بەغدا نەناردوو بەو هۆیەوەش بەغدا پارەی پێشمەرگەی ڕەوانە نەکرد طبعا لە 2007ەوە شایستە داراییەکانی پێشمەرگە وەرنەگیراوە ئەو دوو هێزە سیاسیە نەیانتوانی بە هیچ شێوەیە ماف و شایستەی پێشمەرگە وەربگرن لە ساڵی 2016 کاتێک کە مناقەشەی ئەو بابەتە کرا فەقەرەیەکماندانا بوو زۆر لە بەرژەوەندی پێشمەرگە بوو دوایی لەبەرەوەی ئیشکالێک دروست بوو بۆ یەکەم جار بوو ناوی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە کە لەگەڵ هاوڕێکانما سەرۆکلاسیۆنەکان توانیمان ئەو فەقەرەیە تەسویت بکەین دوای ئەوەی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان هۆڵەکەی بەجێهێشت ئەو فراکسیۆنانەی کە لەوێ مابووین فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی یەکگرتوو توانیمان چکە و کاتە ئەو پێنج هێزە سیاسی لەوێ بووین توانیمان ئەو فەقەرەی باز لە پێشمەرگەیەکە بە مەرجێ داتا و بەیاناتی پێشمەرگە بدەن چەند پێشمەرگەمان هەیە لە کوردستانە هەموو ئەوانە موچەکەیان مسەوگەر بێ بەڵام لەبەرەوەی هەرێمی کوردستان داتای وەزارەتی پێشمەرگەی نەبوو نەیانتوانی هیچ جۆرە داتایەک کە بە دوواداچوونم کرد و کتابێکم ئاڕاستەی وەزارەتی دیفاعی حکوومەتی اتحادی کرد بۆ شایستەی پێشمەرگەتان نەداوە لە وەڵام داوتیان ئێمە هیچ داتا و بەیاناتێکی وەزارەتی پێشمەرگەمان لا نییە و دەوامان کردووە بۆیە نەتوانرا ئەوەی کە ئێمە بە تێکست نووسیبمان ئەوان بە تەرجەمە داتا و بەیانات بنێرن بۆ ئەوەی هێزی پێشمەرگە یەکەم بێتە هێزێکی نیشتیمانی چونکە داوامان کردبوو تەسلیح و تەجهیز و تەدریب و ڕاتبی پێشمەرگە ڕاستەوخۆ لە حکوومەتی اتحادیوە بێ و لە ناو چوارچێوەی موازنە دامان نابوو بەڵێ ئەمەوە فاو پاداشتی دوو پارتی دەسەڵاتدار بووە لە بەغدا بۆ هێزەکانی پێشمەرگە ئەو هێزەی کە کوردستانی لە دوژمنان پاراست کەچی دەیان ساڵە بەدەستەم و چەوسانەوەی حکوومەتی هەرێمەوە دەناڵێنێت ئێستا کاتیەوەیە هێزەکانی پێشمەرگە وەک پارێزەری هەموو کوردستان نیشتیمانیانە بیر بکەنەوە و بڕیار بدەن دەنگ بدەن بەو نوێنەرانی کە لە بەغدا کاریان بۆ دابینکردنی مافەکانتان کردووە و شکۆی ئێوەیان پاراستووە سزای توندی ئەوانەش بدەن کە دەنگ بە یاسای حەشدی شەعبی دەدەن و کار بۆ بە یاساییکردنی هێزەکانی پێشمەرگە ناکەن کاتێک لە نێو کابینەی دەنگدانیت و تەنها خۆت و خوددا دەزانن دەنگ بەکێ دەدەیت وێژدانت بکە بە سەنگی مەحەک و بیرت نەچێ کە بە هەوڵی کێ پشکی ئێوە لە بودجەی عێراق پەسەند کرا و کێش لیستی نامەکانتانی نەنارد تا بەشە بودجەتان بۆ بێت.